بله برزان دنباش جشن و روشنهای کردستان ایرو جشن یکم روزا جشن قربانیه بگمان کرجی که زورینیوان مسلمانن پابندی طقوسات اولا اسلامی دبن اوجی بنها جشن لی روشنهای کردستان گلو چاوایه هیا چند دوی روشنهای کردستان تدا در بازبه به تایبتی روشاوا و باشور کردستانه دل خلک هیا چند به جشن خوشه آیا فعلا خلق دلوان خوشه گو ججنا خو به کیف خوشی ببورینن یعنی چاویان لی بردام شروشی خنه دگل تایبتی گروپا چک دارن داعش کو دخوازه وی ولاتی دا گیر بکه به سیاست که دیو بعقل که دیو د چارچوب اولا اسلامی وی ملت قتل عام دکه مینا وکو انفالا و گلک فتوحات و گلک شرندن کو بسری کردان هاتن سراسر چار پارچین کردستان بناوی امپراتوریت و خلافت اسلامی و نظام عثمانی و صفوی و حتی داویدن هجده ری خراج هات که بناوی اسلامی لجير الله الله اكبر كل سر نفسيه او دهيت كردان قتل دكه زاروكين كردان جنين كردان بيغمان دبه يتر او اكو درباز بات الراك تشابا من يدا يمخد شوبينن روشا كردان دن هذا قالوا هين شاد بينن روشا كردان دبي ججني دا ججنا قربان دا بله برزان امرو يكم روجي ججني قربانه توري مش لسرا ويا ججنو وروشي استاي كردستان روشي استاي كردستان و ججنی یکم روزی ججنی قربانی پیروز بگمان گلی کرد و گلی که زورین مسلمان پابندی همو بنامکانی آینی پیروزی اسلامه لامن کدا امروز ججنی قربانه سرار اوه که خالی همو ججن پیروزه لیکترکره لیره شو ججن تام پیروز به بلام وکو اوتری و ابینره لکردستان روشی کی هستیار هادو تا پیشوا ایستا باشور و روشای کردستان لشره کی دستو یخی سخدن لگل گروپی کی چکداری تونتراو که دست لهیش تک نپارزی بو ایران کردن و قتل عام کردنی گلی کرد وکو چون لشنگال بگمان ام حولیان بو وکو روژی رونا کشکره بو لایستا دا لکومانش بضابط حولا داشتی که با قومه ليس هذا روشي كردستان وججن وأي خلكي كردستان كلامان كذا مسألة نناردني متشو يجتر بوجه هرمي كردستان وكمالي مسائل تريشة من خدمتي بيرو بتشنا كانت عندهم أي خلكي كردستان أي جادة كردستاني هل سنغاندن تان بو ججني أم جاري قربان كججني كي آينية بيجمان بني كي آينية لا كردستان أي شون لك دنا أي براوردي كريه لبينهم ججن وججناني رابردو روشي ايوه ابين و ابيستن لرقصه لسركنو يمل خدمتي ودا بالله محمد لقرميانو والله السلام عليكم كادر باش همو كاتك فرمو بدا خوا بالله دوام بيوندي طاهر الاولي روا طاهر الاولي بله مرحبا عن لبيت وام كاتتان باش همو كاتكت ججنا پیروزه ولا همو صافي برنامجتان كم و زۆر پێخۆشحاڵم لە ڕێگەی جەنابتانەوە جەژنە پیرۆزە لە سەر جەم پێشمەرگەکانی کوردستان کە لە سەنگەرەکانی پێشەوە بکەم و هەروەها پیرۆزبایی لە خەڵکی کوردستان بە ئام و خاوەنی و بنەماڵەی شەهیدەکان بکەم و دڵنیایان بکەمەوە کە لەم ڕۆژەدا زۆربەی زۆری کەسەکان و کوردەکانی خۆمان و ئەوەی کە لە کوردستانە ئاژی لەگەڵ ئەوەندایە و لەوانەیە بڵێم بە بۆنەی ئەوانەوە لەگەڵ ئەوانە جەژنیشی نەکردبێ لەبەر ئەوەی وەکو ڕێز و وەکو حرمەتێک بۆ خوێنی شەهیدەکانیان لەگەڵەوەی داواکەم لە حکوومەتی عێراقی داواکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان مەعاشی سەرجەم فەرمانبەران و شەهیدان و یەک بەیەکی ئەو خەڵکانەوە ئەو کەسانی کە بە دڵسۆزانەیشی خۆیان ڕاپەڕێن لە وڵاتەیە بدەن لەبەرەوەی بتوانین جژنەکەمان بەسەرکەوتووی بەسەربەرین و زۆر سپاسی هەموو لایەکانەکەم و دەستخۆشیتان لە یەکەم لە جژنە پیرۆزتان لە یەکەم هۆشی لە سلێمانی ئەم کاتەوە باش هەموو کاتێک پێشتەکی دەژنە پیرۆزە لە ئێوە لە کارمەندانی یەناڕسیەکەم لە هەموو گەلی کورد بە تایبەتی برا پێشمەرگەکان هیوای سەرکەوتنیان بۆ خوازم بەڕاستی ئەم جەژنە لەگەڵ جەژنەکانی ترا زۆر جیاوازی هەیە بە بۆنەی بێمەعاشتی و ئەم سەرخوستانەوە خەڵک زۆر بێتاقەتە و دڵی تەنگە و هیوادارم جەژنێکەی تر ساڵێکی تری سەڵا بەخۆشی جەژن بگێڕینەوە ئەمانەمان هەموو بیستێتەوە زۆر سپاس خوا لەگەڵ بله
بله تماشاوانینجا جژنه ایرو یکم روزا جژنه قربانه بگمان کردجیک دروشه که هسکار دادر باز دبن دروشه که شر که دجوار دادر باز دبن لکردستانی همودم شر شیق خرجنا گرتن اراده الماف کرامت تیجشتن پیگه کردان لوی دوره همودا ما کرد سر دست ولاتن سر دستن وی دوره کو پرانیجی خو مسلمان زان دمه که دا کردجیک پرانی مسلمانه اف ملت بنافو ناطورو عنوان جدا جدا تيت قتلوا عام كيرنو تيت تبصر كيرنو خاكان تيت داقيل كيرن تنهاجدا ججنا وجلد شرضايا بله دايكي ماردين لكركو كوا كاتب باش بله دايكي ماردين فرمو الو ام كاتب باش همو كاتك پیرۆزبایی جەژنی قوربانتان لێ یەکەم لە جەمیعی مسلمانان و هەروەها لە برا پێشمەرگەکان سەرپیوای سەرکەوتیان بۆ خوازم و بۆ هەموو سەرکردەکان ئینشاءالله هیوادارم جەژنی قوربان ببێتە مایەی خۆشی بۆ هەموو ملەتی مسلمانان ئینشاءالله و هیوادارم برا پێشمەرگەکان سەرکەوتو بێ و دەستخۆشی لە بینەرانی NRC کەناڵی NRC ئەەکەم و هەروەها ئینشاءالله سەرکەوتو ئەبن هیوادارم جەژنی قوربان ببێتە مایەی خۆشی و شادی بۆ هەموو جەمیعی مسلمانان و زۆر زۆر سپاس دەکەم. بله سپاس بتوش سركو ولا تكيوا كاي سركو السلام عليكم. فرمو بله كاي سركو تكاي فرمو بله بله چی معنی گله بله برزان ليس هذا بيجمان يكم روجي ججني قربانه كلا كردستان خلك ام ججنا هم صالك كاتوا بلام جوازي ام ججنا لقل ججناني تر ايوا چون دكدن بيجمان زور ججني شبوه يعني زور جار هبوا لكاتي ججنا كان كورو دروز بو لكاتي ججنا كان بيجمان انفال دروز بو لكاتي ججنا كان كمال كراساتي جوره تريتر بسري كرت هاتوا لدير زمان وتايستا اما ديار قدري نتوي كرد لناوچيكا لناوچيكا يا كم ناوچيا هيچ كاتيك نتوجه سردستكاني ام ناوچيا به هيچ ويك قبولي ما فروكاني كرد ما فخوازاي سروشتكاني نتوي كرد قبولنا كانوا هم كاتيكيش به هول داون بو داگير كردن جينوسايد كردن تپسر كردني كرد هولدن ام ججنش بيگومان اگر تماشا بكري حتى السيري شارع بكري سيري شنگي شيكان بكي يعني ججنه که هست که جوازیه که هي لقل ججنه كان رابردو لجموجول ولاتنا دروي خلقكم الاشتتر حتى لمسألة بازار كردن بله علي السليماني كايك علي ججني همو كارمنتان دان بيروز بيت بله سپاس براسي منش عليهم جوازي هيا بس براسي ام جوازي ام همان ام يبزانين جوازكي لتشيايا آية ام صعيبة سر كردا هاتوا ام همو ما نايبينين اما همومان اگامان لینیه اما اگامان همومان ابي دير و دعاء و پژمرگه بکین براسي ججن بکین بجينه بدلتنيه و بيدي پژمرگه مان هبيت براسي من دا ولا واده خلق او نرج بين نبي خلق او نرزان رايدر نبري خلق براسي تو اشايسي هي تو اگر ججي نغي اشايسي هي خلق او تا اشايسي ني نجيني و اكرين و استخرافه براسي من دا ولا خلق او نرج بين نبي بشتي خواي قبر دا باب كاين لخوا خلق درتو بلاي خواي قبر دلنيا با امزع شاكش ابيت ودواءكم لخواي قبر ام وضع كاتي زوكو تاي بيبتو امرا پژمرگانه مان بشتي خواي قورا بقر ما مالك وانو ببيوي سواسانكم بله سنعان شلاد زيد قلمه كرمته مرحبا برا مرحبا سرچاوا برا اول جيجن تشتكي خدایی سالوگر را دین اسلام دول همه پیشمرگی کردستان و همه به نمال سرباز شهید و پیروز بیتن انشاءالله و سال کدی انشاءالله و وقت ازنها خودی هم پیشمرگی بعضی حرس من نقل جیت خدا به نوبت وکیل برن هر کنده پیوا جاره که چونه واجبه حیوه که مال بین و ازنها خودی دی بلا بانش مملکت درسته که ناسا فرقیه که اخترناو داده وقت چون ازنها خودی چوا بلادین جیول دنیای نبیه و ویت بحری اول چیزی هم بی بنما بلد ازنها خودی پیغمبر ها و تیوینیام جی بس هنده یعنی ما بوری خواهی شستویی که از اینا پشمرگه دا بیهتا بکش بچکاتی حتی بگابی
که شیخ سعید پیرانی و حتی که ایش تا که کرد ایمایا بوده جیه پیشمرگی مربوط پیشمرگی قدیم آنیت یعنی هر کس که مولا خرابی کره و شهیدان آن کره و پیشمرگی قدیم آن کره بازانی آن کره بله کاک سنان سپاس بو سرنجاته دیار آکرید گلمه الو ایوار باش ایوار باش پیشکی از جشن همو کارمند NRT پیروز کم تایبتی تکا کار گلک سپاس یا تجاروسا و جشن یکی که پیشمرگ کردستان پیروز کم بله و من رئیس الصلاح بو خانواده شهیدان بله و جشن یک چاوه پیشمرگ هموی ما چیز کم یک پیک و جشن پیروز کم و دوباره جشن تش پیروز کار بله گلک سپاس یا تجیه آکریجی سامان لهولی روا جۆزنیە و کارمەندەکانیان ئاڕیدان پیرۆز بێ بۆ جێژی کۆبانیای سەربەرزش پیرۆز بێکەین وە لایانی چەکدار چەتەکانی داعشۆدە کە ڕێژیان بۆی کرا بە خۆشبەختانەتیان شکان بە 40,000 پێشمەرگەی بە 40,000 پێشمەرگە و ئێمە 200,000 پێشمەرگەمانەیە پێشمەرگەی قارەمانەکانی کوردستان ئەوەی ئەو داعشە ئەوەی ئەو کۆبانیان پێ ناکرد حەقی پشتگیریەشی تەواو هەیە سڵاو و ڕێزم بۆ هەموو کۆ بەڕاستی سەلبانیان کوردی کۆبانیا سەلبانیان کە کوردن زۆر ئازاو نەبەردن زۆر قارەمانترن لە هەموو هێزەکانی کوردستانی خۆمان و دەستخۆشیشیان دێکم بله کێمان لەگەلە شەیدا لە خەباتەوە بەڵێ سڵاوتان لێ برام سەرچاوم برام کاکە شەیدا فەرموو ئەوە جژنی ڕەمەزان لە هەموو ئەوە خەلکی کوردستان پیرۆز دەکەم بەڵێ جژنی کوردستان لە سەرانسەری جیهان پیرۆز دەکەم بەڵێ ئەوە بە هیوام ئەوە پێشمەرگە ئازیزەکانمان بە سەرکەوتوی شەڕەکەی کۆتایی تێبین و بەڵێ بەڵێ زۆر سپاس بۆ بەرنامەکەت بەڵێ سپاس بۆ تو هیوا لە چەمچەماڵەوە کاکیوە فەرموو پیرۆزبایەکی گەلە ئاڕاستەی خەڵکی کوردستان و پێشمەرگەی کوردستانەکەم بە شێوەیەکی گشتی و پیرۆزبایەکی گەرم سەرجەم ستافانی کەناڵی ئەناقیەکەم و بە جەژنە پیرۆزە لە هەموو لایەکەوە بەڵێ وەسەبارەت کاکەکە بە پرسیارێکە بڵێن باسی جەژن و باردۆخی کوردستان کە نەگەر ئێمە بیرمان بێت حتەنها باسی ژیانی پێشمەرگەی خۆشەویست بین فەرمو ئێساوان لە جەبهەیان جەژنە ئامادەن خاکی کوردستان بفارێزن بەڵام کوا موچەیان کوا ژیانیان کوا گوزەرانیان باشە ئەلەو شەڕانەیە کوا تەمینی حیاتیان ئەوان ئێستا زنون مەعاشیان وە سرف ناکرێ و حسابیان بۆ ناکەی باشە لە پاش مەرجیان لە پاش شەیدبوونیان چیان بۆ کرێت بەڵێ ڕێباس لە بەحرکەوە الو مرحبا مەرحەبا سەرچاڤا جژنا قوربانی لەوە پیرۆز بیت لە تەژی پیرۆز بیت لە هەموو پێشمەرگا پیرۆز دکەم گێژنا قوربانێ ئەرێ لە سەرۆک بارزانی پیرۆز دکەم لە دایکت شەهیدا پیرۆز دکەم gelek spas bu bername. Kake rebas cihawaziya ve cejnî gel cejnî dî çawa ye tu çawa texmîn dikey? Wallahi gejin rastî gejna xweş e bes ev gejne yani li ber barodûxê ew mesela Daeş û ev şehîdbûna ten pêşmerga û rastî yani ne gejneka xweş e yani çi xweşî tê gejnê da diyar nîne. Her maleka tu dê çiyê ne yani germ û xweş e ve yani êsta gejnê sarin yani gejneka xweş û wen yani wekî gejna bar û yan pêrar. Mesela ka Kurdiya hay bêjîtin sal be sal xozgan be par. Bele. Sal bu sal û xoziyên me ji bu par. Bele memnun. Bale. Êdî ev rewşa Kurdaya çî pêşin. Ehmed li berdaraş gelmeye. Kak Ehmed zanîn. Cejna te pîroz be. Le tuş. Spasan dikam. Berastî em spasî ew pêşmerge Qeramana dikam li berekanî ceng. Mixwim wekû pêşmergek li berekanî ceng li Kerkûkê we. Min cejna pîrozê li hemû xelkî Kurdistan dikim li taybetî li xelkî berdaraş. Bale. Xelkî Kobanê çawaman wan. Çünkü xizmî xweman û wekû bilê birayekan manin.
بەڵێ سوپاسی ئێوەش دەکەم بەڕاستی موچەی پێشمەرگە زۆربەی باسی موچەی پێشمەرگە دەکات ئەدی چەند پێشمەرگەیەک دەردێتن ئەمە دەلێ ئێمە بێ بەرامبەر ئەمە داوام دەکەین بەڵێ بەڵێ ئیتر وایە کاکە وازاکەم دەزانی وەزاکە چۆنە ئیتر با هەروە بێت و کوردستانەکەم ئینشەڵڵا هەر ئاوا بێ ئەمە کێشەمان موچە و شتە نییە بەس بەکو بڵێن چیمان تەمین بێ ژیانی برا خوشکەکانمان تەمین بێ ئینشەڵڵا هیچ نابێتن بەڵێ کاکە ئەحمەد سپاس بۆ تۆ قەرەمانەکانمان بەڵێ سپاس بۆ تۆ بەڕێزانە کوێ وازانن ئێستا شەڕە بێگومان بەدەیان هزار پێشمەرگەی کوردستان کە هەموو ڕۆڵەی ئەم گەلەیە لە هەموو ناوچەکانی کوردستان لە پێناو پاراستنی ئەم خاکە ئەم دەستکەوتانێکە لە باشووری کوردستان لە ئەنجامی شۆڕەشێکی دوور و درێژی چەند دەیان ساڵە و لە ئەنجامی ڕاپەرینێکی گشتگیری خەڵکی کوردستان لە نەوەدەیەکەوە ئەم دەستکەوتانە ئێستا لە کوردستانە بەدەست هاتوون ئەپارێزن ئەمانەش بێگومان کەسوکاریان هەیە ماڵ و مناڵیان هەیە ئەوانەش دوورن لە ماڵ و مناڵی خۆیان بێگومان هەشەکە لە ئەنجامی شەڕ شەهید ئەبێ تا چەند گرنگە کۆمەلگا ڕێز لەمانە بگرێت کە ئەمە قوربانی دەرن ئەمە پارێزەریان وڵاتەن ڕێزیان لێ بگرێت تەقدیریان بکەن حتا دەستی یارمەتیشیان بۆ درێژ بکەن بۆ نمونە گەلێکیان هەیە کرێچین ئەوانەی کە خانوویان هەیە بە کراندا بە پێشمەرگە تا چەند گرنگە مراعاتیان بکەن مراعاتی ڕەوشی پێشمەرگێ بکەن مەسەلەی موچە و کۆمەڵێکی تر ئەم نخبەیە کە پارێزەری ئەم وڵاتەیە هێزە چەکدارەکان بەشێکی گشتینێک پێشمەرگە ئاسایش پۆلیس هێزە ئەمنیەکان ئەوان نیش بەشە و ڕۆژ لە هەولی پاراستنی سەر و مالی هاوڵاتیان و ئەمنیەتی کوردستاندا بێگومان بەڵێ حسکۆل هەریرێت گەلمێ بەێ کەرەم کێکای حسکۆ ئەس جێژنا هەوا پیرۆستکەم یاتەژی پیرۆز بیت جێژنا دایکی شەهیدا پیرۆستکەم ئەنفاڵەکان بەڵێ ئەس جێژنا ئەو پێشمەرگی ڕێبیعە سەرکردنەکە مەزم دەست بە ئینۆ ئەس دەستێوان ماچیتکەم تایبەتی یەک و لەشکری گوڵان و هەموو پێشمەرگی کوردستانê بەڵێ çavê min wa pêşmerga moçîtkem ew pêşmergê sengerê da wişkê xwe dene wa bêxîreta ew bêxîret çûnîne çünkü Daeş mawekî kêm dê mînîtebedê tê çîdin înşallah zor spasî te dikim bira ezîz بەڵێ کا حسکۆ سپاس بۆ تەژی عەلیل لە شاری سلێمانی کاکەلی فەرموو بەڵێ کاگەلی تکای جێم لێتە ئەلم کاتۆ باش هەموو کاتێک جەژنی قوربان لە جەنابەت و لە هەموو بینەران و بیسەرانی کەناڵەکەتان پیرۆز ئەەکەم جەژنی لە برادرانی کۆبانی پیرۆز دەکەم لەوە پێشمەرگە قارەمانانەی کە بەبێ هیچ پشتیوانیشی دەرەکی ناوخۆی ئەم مقاوماکەن و شەڕی مانونەمانەکەن لە بەرامبەر دوژمنانی کورد و نەتەوە خاشی کوردستان ئەمێ پیرۆزبایتان لە بکەم بەڵام ئاگام نەتەوەرەکەنی ئافۆگەر بەڵێ ئەگەر پێم بڵێ تەوەرەکەتان دەربارەی چییە؟ هەر دەربارەی جەژنە هەندێک کاتە دووبارە سێبارە پیرۆزبایی گەرم لە جەنابتان و لە هەموو خەڵکی سلێمانەکە وەرە بەڵێ جیهان لە سێ سایقەوە فەرموو کاک جیهات ئەم کاتت باش هەموو کاتێک پیرۆزبایی لە سەرجەم کارمەندانی کەناڵی NRT یەکەم بەڵێ سپاس لە سەرجەم موسڵمانانی جیهان و موسڵمانانی کوردستان بە تایبەتی بەڵێ بە تایبەتی تر پێشمەرگە قارەمانەکان تەلەڤیزیۆنەکەت کەس نەکرد تەزانێ ئەمەش کێشەی دروستەکە برای بەڕێزم وەڵی زۆر حەیفە بۆ ئەم حکوومەتە ئەوە کە لەم دوو جەژنەدا بە ئەم قەیرانانە تێپەڕین بە تایبەتی زۆر حیف ئەبووە کاکی جیهات وتم تکایە تەلەڤیزیۆنەکەت کەسکی ئازانی دەنگت دووبارە و چەند بارە بێتەوە بەرحاڵ سپاس بۆ تۆ تکایە بەڕێزان تکایە هەموو ڕۆژێکی ئەمە دووبارەکەنەوە کە پەیوەندیەکەن تەلەڤیزیۆنەکەتان ئەو لەحزەیە کەس بکەن بە تەلەفۆن بە موبایل جێمان لێ بگەن بۆی دەنگیەوە زۆر بە باشی بکە بڵێ کاک سەلام فەرموو ئەم کاتت باش بەڵێ ڕێز و نەواز بۆ شەهیدانی کوردستان دادەنێم فرمێسکی چای مناڵانی شەهیدان جگەر گۆشەکانیان دایکی شەهیدان دەستیان ماچەکەم ڕێز و نەواسم دەستی ئەو پێشمەرگە گەریلانەی کۆبانی ماچەکەم کە چەندین ڕۆژە زیاد لە 20 ڕۆژە
بەتوندی بەرەنگاری چەتەکانی داعش دەبنەوە لەو مەنتیقا بەبێ یارمەتی هیچ کەس و هیچ لایەنێک دەستخۆشی لە پێشمەرگەکانەکەم هەر لە خانەقینەوە هەتاکو و سنجار ئێمەی کورد لەم ڕۆژەدا پێویستیمان بە یەکریزی هەیە پێویستیمان بە تەبایی هەیە هەموو کێشەکانمان بەلا بنین نەک کێشە بکەین دروستکەین میلەتان دوژمنانی گەلەکەمان داعش دروستکراوێکە بۆ میلەتی کورد داعش پیلانێکە بۆ لە ناوبردنی ئەم گەلەمان جژنە پیرۆزە لە یەک بەرکەی پێشمەرگانەکەم دەستخۆشیەکەم ڕاو ڕێزمەیە بۆ گشت پێشمەرگەکان و پیرۆزبایی لە سەرۆک مامجلالەکەم بە بۆنەی جژنی ڕەمەزان بەڵێ تکایەکە دەنگی زیاد بکرێت لە ناوەوە جێمان لێ نییە لەم بەڕێزانە زۆر شلێر لە ڕانیە باش بەڵێ ئەم کاتت باش هەموو کاتێک جژن پیرۆز بێ لە بەڕێستانیش فەرموو ئەوڵایی جژنی ئەم ساڵ لە کسا ساڵانی ڕابردوو زۆر جیاوازی هەیە لە چ ڕوویەکەوە وڵی لە هەموو ڕوویەکە لە لایەکی بێ موچەی لە لایەکی هەرچی بابوو برا خزم کەسە هیچ لەلانیە هەموو لە بەرەکانی جەنگن لە لایەکی تریشەوە منوکو خوێندکارێکی دوانزەی ئامادەی قسە دەکەم کە پاش 65 هەبوو ناوم نەگەڕایەوە دڵم بەچی بەو دنیای خۆش بێ من بەچی خۆم بە خەڵکی کوردستان بزانم من خۆم بەچی بە کورد بزانم بۆ ناگەڕاوەتەوە ناوی تۆ پار بڕیارێکە وتیان لە 65 کەمتر وەرناگرێ من 65 هەبوو دا من لە کەناڵەکەی ئێوە داواتان لێ دەکەم دا لە هەمووندان پەرلەمانەکان دەکەم کە ئەم ساڵیش ئەم هەڵەی دووبارە نەبێتەوە بەڵێ مەشی وادانی سەرنجێت تۆ گەیشت بێت بەڵێ شۆڕش لزا خود گەرمێ کاک شۆڕش کەرم کە شۆڕش زاخۆ هەکێ تاشمە بیتکایە الو دەمێتە باش کاکۆ دەمێتە باشتر کەرم کە جاتنا پیروز بێت gelek spas. بله راستی کار کارا جزنه جوادی کاش برکنه بونا موچه و افشاره که ابرکت انت توش یاد نیست برکو بس در گواه دیشارت پنجده که اوه قدره بوچون هم اوه نقدره تنی اوه سیاست تا 22 سالش فکر حکومت کردیه که بیا با حکومت ها برینو که اب مثلا بودجه و مثلا داعشی یعنی فیری سروش هندی دگان نه بس تنی خالق باجویش هندی دت برگو افریقا باجیر دست جشن کا درستایا دیتا کنو خالق تاستا سردانه کودت کنو کی خوشه لی مثلا داعشی بدش تاگی بابا دگید یا حکمرانیه ولا محمد لسليمانيو ام كاتب واساك صار تشاو جزنا بيروز لا مو كان على ان ارتلتوي باريس قالك سباس اذا راكم بليتي جزنا بيروز ابوك نام كسكداتي يقول الله من كسكداتي يقول الله من لبريها مجان شركه من في الله لبريها مجان شركه قبروا لبري كوبانيا شركه اسمك تيجي بس او نبكى وبايسنك عايرو بي الله لبريها مجان شركه لبريها مجان شركه قال لبريها مجان شركه كذا كم كذا لبري كوبانيا شركه هذه كوبانيا كده زور سپاس بۆ تۆوەرەکەش ماڵی چیمان لەگەڵە ئاسوو لە هەولێرەوە کاکی ئاسوو الو مرحبا مرحبا سەر چاو باش ئەوە جۆژنەش پیرۆزی کاکەجان گەلێک سوپاس لە بەڕێستان فەرموو مەمنون زۆر سپاس دەکەم وەڵی ئەم بەنای جۆژنانە تەلەفۆنەکەم کردووە بە جۆژنانەی لە برادەرەکانی خۆم لە پێشمەرگا لە ڕەبیعی ڕاتاگاتە زومارچاویەکەی کەیان ماچەکەم دای زەناوی سەرۆک و بارزانانی کاکنێتیوان بارزانانی جۆژنەشتەوی لە کارمەندەکانی NRT چیت کەشنە خوا حافظ کاکەجان بەڵێ سپاس چاوەکەن کێمان لەگەڵە جوتکار لە هەڵە بچەوە ئەم کاتەوە باش کاک جوتکار هەموو کاتێک دەستخۆشی بەرنامەگە لێ دەگەم و پیرۆزبایی جەژنی قوربانە لێ دەکەم لە تۆ و تەواوی کارمەندان و بەڵێ سپاس لە بەڕێستانیش بەڵێ وەڵا بەڕێزگیان من ئەمەوێت داواکارێکم هەیە لە جلەتان و لە بەرپرسانی حکوومەتی هەرێم لەسەر تەوەرێک کە بەڕاستی خەڵک زۆر بووە بە مشکلەی خاصەتەن لە مەنتیقەی شارە زۆر و زووتیارەکاندا کە پارەی گەرمیان نەداوە نازانم پارەی گەرم هاتووە بۆ سلێمانی و هەولێر
بۆ تەوزیعی ناگەن بە تەمای چین بۆ پارەی ئەو فەقیر و هەژارە نادەن پارەی گەنم هاتووە لە بانکەکانە لە حکوومەتی بەغاوە هاتووە بۆ ئەمان تەوزیعی ناکەن خەڵک هەمووی بێپارێ خەڵک هەمووی بەڕاستی لە وەزعێکی ئابووری زۆر ناخۆشدایە خەڵک ئەو جوتیارانە زۆر کەسێکی داما و هەمووی فەقیرە پارەی گەنم هاتووە لە بانکەکانەیە بۆ تەوزیعی ناکەن بەسەر خەڵکا و بۆ چاوەڕێی چیەکەن یانەوێ بیخۆن بەڕاستی ولی کاج جوتکار بێگومان هیواداریم سەرنجی تۆ گەشتی بێت ناوچەی هەڵەبجە هەوڕامان و ئەو ناوچەیە ئێستا پێم وایە لە مانگی 11 بەرەبوومێکی کشتوکاری زۆر گرنگ لەوێ بەرهەمێنرێ ئەویش هەنارە کە هەناری ئەو ناوچەیە زۆر گرنگە لە ئێستاش دەتوانێت تا ئێستا ئەو پارەی گەنمتان وەرنەگرتووە بەرحاڵ ئێمە هیوادارین سەرنجی توش گەشتی بێت پشتی ناوبەڕێکم دێ بەردەوام بین دووبارە سەڵاف تەماشەبینێنیشا بەردەوامین سەر تێوەرێ ئیرۆک و جەژن و ڕەوشانهایە کوردستانی لەخۆ دیگر گەلو دنهادا ڕەوشە کوردان چاوایە جەژن چاواتێتە پێشوازیکردن خەڵک دلێوان تا چەند وێ جەژنی خۆشە ڕەوشە کوردان تا چەند ڕەوشێکە گرنتیکیری و مستەقڕە یانیش دچارچوێ شەڕێکی دژواردا ڕەوش دەرباز دەبە لە دوو پارچێن سەرێکی کوردستانی کوژە بن دەستێک کوردانە دنەهادا بناو و نیشانی جودارێک خراوەی دخوازە بێ و هەردوو پارچانژێک تەوریە بکە و کورجی بەرخۆ دەدەن بێگومان هەم لە کوبانێ لە ڕۆژاوە هەم لە شنگالێ و لە مەخمورێ و لە جەلەولاو لە گەلێک دەڤێرێندن لە باشووری کوردستانی لە هەرێما کوردستانی بەڵێ ئەیوب لە شاری هەولێرەوە ئێوارە باش باشتر کاکەیو وڵی بەنسبەت دڵخۆشی خەڵک و جێژن بەڕاستی ئەم جێژە جیازێکی زۆری هەیە لەگە جێژنەکانی ڕابردوو لەبەرەوەی وڵات لە شەڕدایە ئەو هەرێمی لە شەڕدایە ئیدی بێموچەری و بێکاری کەسابەتی و من وەکو پێشمەرگەی 64 ڕۆژە ڕابردن نەگرتووە نازانم یعنی دڵخۆشی خەڵک لە شوێ یعنی نازانم سەیرم پێدێ خەڵک چۆن دڵی خۆشە ئەگە هەر نەبێ کەسوکار تۆ لە شەڕدایە هەر نەبێ جیرانەکەت لە شەڕدایە هەر نەبێ کامیشتیمانەکەت ڕۆژانە جەنازە دێنێتەوە بریندارمان هەیە ئیدی نازانم دڵخۆشی لە شوێیە پیرۆزبای جەژنی قوربان لە هەموو داکێکی شەهید دەکەم لەوەی بەڕێز دەکەم هیوای سەرکەوتنیان دەخوازم بەڵێ دانا لە سێ سایق لەم کاتت باش هەموو کاتێک پیرۆزبایی جەژنی قوربان لە سەر جەنگەلی کوردستان بە هەر چوار پارچەکەم پیرۆزبایی لە کەناڵی NRT دەکەم هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم هیوادارم خۆی گەورە ئەم جەژن کاتە خێرۆبەرەکە بۆ کوردستان هێزەکانی پێشمەرگە لەم قەدانە ڕزگار بکات و کوردستان بەجاری ئازاد بێت و وڵاتێکی سەربەخۆ بۆ کوردستان پەیدا بێ ئیشەڵا بە ئیزنی خوددا بەڵێ ئەلو دەستخۆشیتان یەکەن زۆر سپاس هیوای بەڵێ کاک دانا جۆشن بێت زۆر سپاس جەشتان خۆش بێ و بەڵێ سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس خدا حافظ خدا بەڵێ گەلێک سپاس مستەفا زاخ گەرمێز بوارم پێشمەرگان پیرۆز دەکەم کاک مستەفا تۆ زاخ و تاوی گەلو بەڵێ بەڵێ کەرم کە بزانی چه هەیە زاخونها جەژنێ چاوا دەرباز دەکە والله gelek sabe والله ناوی جەژن هەیە ئەما بڵیدا جەژن چنینە ها ینی ناوێ هەیە لێت عەمەلیدا خەڵک دلێوان نەخۆشە بجەژنێ دلێ نەخۆشە و چاوە هەمیان العيال الشهيدانة والكفار من بينك وشوانا خلكي ما يشتغل سروبا يعني دليوان نخوش قضية. وزا خوجي كيف سنوري روشاوا باشوري كردستاني او بتر روشي دشوبي. راسه بلي راسه. ام هیچ داری سر کسی که چه به تاریخ‌های یا تسلیما بکرد خلک ما کوبانه بکرد و دعا و شهید ما بکرد و حیال شهیدا بکرد. بله. بله برا. بله که مصطفى ایویدارین سنجات گشتی بیت بله. گرم رو لسی سایق پیوندی زور معنیه که کار کام فرمول لسی سایق. لسی سایق قنباشی. گرم رو شبکه بقوة زلبه. بله که ارکان فرمو. جزء دابیلوی سر چاوم لبرستانیش. سپاسی ایو کم سپاسی کنال جانکی ایو کم براسی ایو لسی سایق زور. براسي يعني خد ايش ما قيد ديريني كثير اتاكو بلين دوي نوي هزارو امصالي ولين لدوام بوم دواي زور حظ ما كنت دي كم لو جنابتان براسي ما خوشحالين قالك فرمو زور باشا درام انا كاد دامنا كاد كم بله كاك اركان بحكمه و پێشمەرگەیەکی دێرینی زیاتر کات دەدەینێ لە ئێستادا ئەرکی پێشمەرگە دێرینەکان چییە لەوەیە کە
شان بەشانی پێشمەرگە لە جەپەکانە شار بکەن لە کاتێکە پێشمەرگە دێرینەکان تەجروبەی شەری پارتیزانیان هەیە برا ڕۆزەکەم ئەمانە هەمووی قسەیە دەوترێت ئێمە وەکو پێشمەرگەی دێرین ڕاستە یعنی ئەرتمان ئەوەیە کە ئەگەر خۆشمان تیا ببین بەڵام بەحاڵ دژمن ئەوەش گەورە نییە بەڕاستی وا گەورەیکەین وارز نین ئەجا یەکەم ئەوە دووەم بە گەورەی خوا کاکە من ڕاستیەکانە ڕۆم لەوەرە کەناڵی ئێوە کەناڵی ڕاستگۆییە کەناڵی ئەوەیە کە ڕاستی تیاڵێت جا کەیفی خۆیەتی خەڵک چۆن بیرەکاتەوە بیناکاتەوە کەیفی خۆیەتی ئێمە ئامادەی لەسەر کەناڵەوە خۆمان بین بە خۆشکاکە من وەکو خۆم وەکو ئەوەی کە پڕم هەیە وەکوەوەی کە کەسم بەدەستەوەیە بەڵێ سەردار لەو لێرەوە بەڵێ کاک سەردار نەما کاک ئەحمەد ئەم کاتو باش کاک ئەحمەد لە سلێمانی سەرچاوم بەڕێزی جژنتان پیرۆز بێ و جژنی کارمەندانی مێناڵی و جژنی هەموو کوردستانیش پیرۆز بێت بەڵێ سپاس فەرموو بەڕێزی بەڵێ ئەگەر کەمێک کاتم بەنێ سەبارەت بە موچەی ئەنفال قساکەم دیارە ئەنفال لەم ماوەیە بەڕاستی کۆمەڵێک پێم وا بێ تووکایەتی پێکراوەمەی بۆ نمونە هەر لە موچەکەیەوە جگە لەوەش بکە پێشتر کۆمەڵێک قسەی پێکراوە بۆ نمونە دیلڕەش و پاشماوە نازام چی بەڵام ئێستاش سەبارەت بەمە موچە لە 650,000 کرا بە 5 سال جگە لەوەش مانگێکی نێرە لە دوایەوەش دوو ڕۆژی پێش دەژن بەنفالیان وتۆوەرە موچە وەرگرا کەچی ئەچێت موچەی پێ نایەن بە دەست بەتاڵی گێڕنەوە بەم ڕۆژی جەژنە ئەگەر کاتم بیتێ من شعرێکمەیە بەسەر چاو جەژنی شەی ترە هۆشەکەینە جەژنەدا و کاتە بەڕێسە بەڵێ ئەڵێم بەکە ئەحمەد زیاتر قسەکە جان ئەگەر کاتم بیتێ کاک ئەحمەد وەڵڵا دەمێ سەر چاوم بەڕێزی سپاس دەکەم من کوڕی ئەنفالم ئەمەیەم شارە بڵێم ئەڵێم باوکە 88 کە ئەنفال کرای ئەو کاتەی بۆ نوگرە برایی باوکە گیان من لە دنیای خەیاڵ بووم ئەو کاتە من مناڵ بووم چەندی ساڵ من چاوەڕوان بووم چاو بە فرمێسک و دڵپەرگریان بوو خەڵکی پیانەوتم بێکەس نەمەزانی بۆ بێکەسم هەتا تەرمیتۆ لە عەرعەرەوە بۆ گەرمیانیان قەرچاوێنرایە بەردەسم باوکە تۆ خوێنە بە فیرۆ نەچووە چونکە لە سایی خوێنی تۆ کوردستان ئازادیە وەرە تەماشای ڕۆڵەکەی کە ژیانی مەرگەساتیە باوکە هەموو تەمەنی خۆم بدەسەر بە ناخۆشی و باژاری وامەزانی تۆ شەیدی نیشتیمانی ئێستا زانیت تۆ فرۆشیاوی دەستی توجاری باوکە ژیان باوکی جانوەرە تەماشام کە ئەها ژیانم چەند خراوە ئازادی نەفسی مێن پێم ئەڵێن پاشماوە باوکە خۆ تۆ باشە زانی پاشماوە گۆشتی پیسە نەکەرەوەش بە نەکەرەوەش ئەیانەیە ڕۆڵەکەی بکەنە کۆیلە و کەلیزە باوکە گیان گەر لە پەتی سێدارەشم بن من نابم بە کۆیلە هیچ کەسێک تا بە بڕیاری ئەو بمرم من وەکەری 182 پەپولە و 5,000 گوڵی هەڵەبجەم ڕێز لە ڕۆژی ئەوان نەگرم زۆر سپاس بۆ کەناڵەکەتان بەڵێ سپاس بۆ سەرجی تۆش سپاس سەردار لە شاری سلێمانیەوە دەمێتە باس کاک سەردار دەمێتە باس دەمی هەمێ کوردستان و هەمی پێشمەرگێن قارەمان باس بەڵێ من پێروز بای جەژنی قوربان لەو پێشمەرگانە دەکەم کە بە ڕوحێکی و نیشتیمان پەروەرانیەوە دەستیان هەڵگرتووە لە خەڵ خێزانیان چوونەتە بەرەکانی جەنگ پیرۆزبایی بۆ ئەوانە پیرۆزبایی بۆ ئەو ڕۆڵە نەبەردانەیە هیوادارم خوای گەورە پێشمەرگە بپارێزێ سەری کوردستان بپارێزێ خەڵکی بپارێزێت داوا لە حیزبەکان دەکەم بەسەتانە تەسە لە یەکدن بەڕاستی ئەمە شتێکی زۆر ناسرینە إن الله يأمركم بالعدل والإحسان خوای گەورە فەرماتە پێ دەکا یەکسان بێن داوا لە حیزبەکان دەکەم یەکسانی بکەن داوا دەکەم فەرق و جیاوازی لەم لەولەنا نەکەن بەڵێ حەمزە دەوەکێت گەرمەیە کاک حەمزە مرحبا برا مرحبا سەرچاوە جناب پیروز کاک حەمزە gelek سپاس کەرمکە برا بس عينوكي ضاخف محمد السليماني القوس بلاسن بيشمرقة دفاعي كوباني يمكن باشا أول ما لاقو تشت كت رينشتيا وصار تلفزيوني وبر زيتي رينشتيا وتآخذت غير دي بيشلوانيا بيشمرقة يمكن حجيات هذه ده بيشمرقة معناها يا برا سنزانم نشیم رای خوب دەمێ
ئێمانەوە فڵێ حتیا داوای حکومەتێ برا حکی دلێ ئازادی کاغەمزە خۆنابیت برایم خۆنابیت هەمی کەسێکی تە هەزرکەن توژی خوا بێژاویژی خوا گوت هادەوە بەێ ناخۆشە یعنی ئەگە چوو کوبانێ پێشمەرگە غێر تەمام ینی بکیدا دارکی کوردانی نەیەکا دوو پارێزن هەریکاریەکە دوو بکەن بەێ کورد ئەرکێوانی نەیەکا دوو پارێزن هەریکاریەکە دوو بکەن بەێ بەس مەسەلەن ئەگە پێشمەرگە چوو کوبانێ غێر دێ کوردستانە باشوور منتە خالی ئەوەیان نە جارم یەکدارین ئەوێ شعر گوتی جوامێ دیگەرە خۆشاخە بەس ئەوێت وەکی هاوێنە کووردا و حکومەتێ فلانێ و ئەگەوانە وەسا ببێت بڵۆکچنە سەر کورسیکارینن و کوردستانی پڕێ لەبن ولی کاکەمزە ئەvێ تەبیعەتی ژیانێ وسایە دەوڵاتێکێدا حتا دماڵێکیشدا هەموو وەکوەیەک هێزر ناکەن بیر و بچونێن جودا هەنە تا چەند گرنگە مرۆڤ تەقەبوڵە ڕایە بەرامبەر کرد دەمێکێدا و بەرنامەیەکی وەکو مایکی خەڵک و کەناڵێکی وەکوێن ئارتی هاتیە دناوا چاپەمەنیا کوردیدا و دەرفەتی دەدێتە هەر کەسێکی بە ئازادی سەرنجاخوا نیشان بدەت و تەقیما سەرنجا بەرامبەرجی بکات ئەگەر هات قەنەعات پێ بوو مەتحێتی بکات ئانژی ڕەخنێ لێ بگریت ئازاد لە شاری سلێمانی کاکازە فەرموو ئێوارە باش جێژنان پێ پیرۆز بکارێت یاتەژی گەلێک سوپاس کاکە کاربەس من تێبینیە کە بوو لەسەر پرسا نەشاندنا بودجەی بوو کارمەندن هەرێما کوردستانێ ئەگەر پرسگریکێن سیاسی دناوبەرە هەرێما کوردستانی هەبن یاخود گەل حکوومەتە ئەتیحادیدا ئەس بینم ئەوە سزایەکە چکی موظف یاخود ئەویل بەغدانە باش زانن و تێدەگەهن کارمەندێک لە سلکێکی ئیداری شور دەکات خزمەتێ دەکات چی پێشبیر کرد و تێکەلی پرسن سیاسی بکەیت بەس دیارە ئەگەر زارۆکێک بداغ بە لەوی جەژنێدا دلی وی خۆش نەبێت یاخود جلەکێ تازە نەکڕی بێت بەڵێ وەدید گەرە ئامانج شێلات زیدگەرمەیە ئەلو ئێوە باش کاک ئامانج باشتر کەشەکی جەژنەبوونا تەوا کارێت ڕە هێناتی پێویستم بەڵێ سپاس بووتە دەژنەبوونا هەمی هەر شەپاجە کوردستانی پێویستم یا مامجەلاز یا سەرۆکا وێ گەڕێ لە سەری پێشمەرگێت قارەمان تایبەت بۆ خەڵکی کوبان ئەس پێویست دکەم و سیویدارم پێشمەرگەر سەرۆکاتی هەرێمێ پێشمەرگێت داخلی کوبانە بکات چا پێدا و پێشە هاتن داخل شنگاری بون و زمار بون و ربیع بون تانما هاتن همیشه بگوه قریبا سرخورای کم برای کوبانه را بشین بگوه شر کوبانه قادره بله کاکا ماچمە گوت یەکەم پرسیارێکی دەکەین ڕەوشە شێرازی و جەژنی چاوەیانها خودی گاکە ڕەوشە شێرازی وەکی هەمی جارە عیدە بەس با بله گەلیە باڵن داخەری چی دەدەربە ناچێت لەسەر ڕەبیع شەرە دڵێ نەخۆشە نانی ڕۆکە جەژنە بەس دڵێ نەخۆشە ئەمە ئاها بەڵێ تلێڤە ڕەوشە شینوار گەلێک سوپاس بوتە شینوار لە تولکی بێت گەلمە تاڤی کاک شینوار بەڵێ تەماشاوانی نیجام دنهادا بێگومان لە هەموو دەڤەرین کوردستانی خەڵک پەیوەندی دیکە وەکو دیار دناواخنێت خەڵکیدا جەژنێ vê جەژنێ هیچ ڕامانێک بۆ خەڵکینە ji bilî qehran ji bilî xeman ji bilî xefetan ji bilî hindێک و هەر کەسێک هەست ket ev وڵاتê مەترسیەدا هەست ket ku pêşmerge dinha çeperan da bi dijwarî berevaniyê ji vî welatî dike hez dike li parçeyên dinyên Kurdistanê jî li wer jî rewşeke awirtir rewşeke metirsîdar ser Kurdan heye taybetî li kantona Kobanê bêguman wekû we dîtî beşeyekê bernamedê hemû serên çavebûn beşê duyê jî heta vê niha زۆربەی پەیوەندی سەرهەندێ بوون و هەمی نافچاژی یا باشووری کوردستانی بێگومان پەیوەندی بوومە هاتنە بەڵێ میکایل لە ئەڵمانیاوە کای میکایل فەرموو سەر چاوم جەژنتان پیرۆز بێ لە بەڕێزیشت جەژن لە هەموو پێشمەرگەیەکی بەڕێز پیرۆز بێ و دەستی هیلاکیانە بشین بەڵێ بەڵێ کاک میکایلەوە وەکو جالیەی کوردی وەکو ڕەڤەندی کوردی لە ئەوروپا لە ئێستا داوڕەوشەی بەسەر کوردستانەوە هاتووە هەڵویستان چییە لە خۆپیشاندان لە میتینگ لە کۆڕۆکوبوونەوە وڵی بەڕاستی لێرە خۆپیشاندان ڕەوەندی کوردی دەورێکی زۆری بینی و هاوکاریەکی زۆر کۆندێم ناگام لێبێ لە ئەڵمانیاوە
پێشکەش کراوە بە کوردستان بەڵامی تر نازانم ئایا ئەو هاوکاریە گەستۆتە دەست ئەو پێشمەرگانەیان گەشتۆتە دەست ئەو خەڵکەی ئەمەرۆکو ئەوەی کە ئەو پارانەی کە ئەو بەڕێزە حیزبانە کە خەواندوانە لە بەنکەکانی سویسرا و بەریتانیایە هەروەکووە هەڵیان گرتوتەوە بۆ خۆیان بەڕێز سەرۆ کێرم کە بۆ پارە خەیاڵیەوە هاتە سویسرا ڕوبعی لەو پارەی ئێستا سەر بکە بۆ پێشمەرگە زۆر باشە بەڵام زۆر بەداخەوە بۆ خەڵکی کوردی بەو شێوەیە. بەڵێ بەرزان بگومان ڕەوەندێکی زۆری کوردی لە ئەوروپاژی حتا لە ملیۆنان کەس مەزەندەکە لە سەراسیار چارپارچەی کوردستان ئەوروپاشێکی کە لە مەرکەزە گرنگەکانی کە لە ئاراستەی سیاسەتی دەولیدا ڕوولێکی ئەکتیڤ هەیە. تا چەند گرنگ ئەمانەش گوتارێکی هاوبەش ئیرادەیەکی هاوبەشیان هەبێت تاریش نەبێت لە ڕێی خۆپیشاندانەوە لە ڕێی کۆبوونەوە بتوانن زەخت لە ئەقلیەتی سیاسی ئەوروپا بکەن بۆ ئەوەی کە ئامانجەکانی گەلی کورد لە ئێستای ڕەوشە هەستیارەکی ناوچەکەدا بپارێزێرە گەلی کورد بپارێزێ کە بێگومان لەم چرخەیە چرخی 21 جارێکی دیکە کورد لە ناوچەکەیە تووشی جینوسایتە بێ وەکەوەی شنگال هەبووە. بەرحاڵەمی ویدارین سەرنجە خەڵکی کوردستانی گەشتی بگەلووی جەژن ڕامانە vê جەژنەیە مەژیە خەلکیدا دژیانە ڕۆژانەیە خەلکیدا د ئیرۆیە خەلکیدا لەسەر سفرا خەلکی چاوە بووە دلێ خەلکی خۆش بەیە یان نابێگومانەوە هەمیادی کا چاوە بوو. هەتا سبەهیل وێرە جارێکەدەن خزمەتەوەتکەین هەر شاد و بەختۆر بن.